عثمان ئاگات لێ نییە چ بووە برام چ بووە نا کو پێت برێم چ بووە چ بووە دەقسەی بکە نازانم کو پێت برێم کو ئاگات لێ نییە چ بووە کور ئاگام لێ نییە دەقسەی بکە شێت بوو چە تۆی برامانە کوست چی کوشتی نەتزانیە هەموو خەرکی گوندی زانی تازە جەنابەت دەیزانی یەحیای زاوامان کوشتی بۆ ئەو پیاوەی برای من بکوژی یەحیا لەسەر عاردی و لە ئاسمان بیدەبینمەوە بڕۆ پێشم کۆ بڕۆ پێشم کۆ دەی کوژیم بڕۆ هەبڕۆی يحيى گەنجۆ وەرە يحيى دەست من خاردەدان هەر دەتان بینمەوە بزانە چ لێ کوڕم و تو نازانی ماری یەحیا لە کوێنە زیرانتانە تو کو نازانی ئەوەندەی دەزانم هەراتینە هەراتینە وەرێ سەفەدی یەحیا لە هەرچیەکی بدەێت وەرە برام هەراتی لەوێنینە هەراتینە ڕۆشتینە دەبا بچینە بێ برایەکەم پاش 6 مانگان بە هەوڵ و ماندووبوونی پیا و چاکەکان و پیا و ماقولەکان تانیمان سوڵحەچی بکەین هێ ئەم نیشی چم نەبوو پارچە عاردێک و خانیەکم هەبوو لە ناچاری هۆدک و فرۆشت و پارەکەماندایە بەڵام شلێر کە دەیزانی نەحەقیم بەرام بکرایە زۆر غەمی خوار زۆر ڕۆژێک نەبوو دوو نەبوو سێ نەبوو ڕۆژێک زەڵتە لێیدا و شلێر وەفاتی کرد وعافیکە حەق خۆتە بەڵام وا بڕوات ئەتوش دەبریت حەز ناکەم وا لە خۆت بکەیت براکەم بەدەستە خۆم نییە هەستە با بڕۆین هەستە یا الله بڕۆ واز لە من بینە برایەکەم بڕۆ ئەوە جێگای منە هەستە با بڕۆین هەستە لێم گەڕێ برایەکەم لێم گەڕێ بڕۆ خوا سەبوورت بدات الفاتحة خوا عافیس خوال لەگەڵ هدية الفاتحة
ڕێحان چکارت هەیە لێرە؟ یەحیا هاتوون برینەکانمان ساڕەش بکەین. ڕێحان ئەگەر مرۆڤ هەموو جەستەی برین بێت بە هاتنی برینێ چیتکە سارەش نابێت. بەڵام ئێمە خۆشەویست بووین یەحیا. ئەوە کاتی خۆی بوو درەنگ کاکە. چۆن واڵێت خۆشەویستی درەنگ و زوو نازانێت. ڕێحانە جۆتی منوش لێر پەیمانماندا بوو لە پاش مردن کەسمان هاوسەرگیری نەکەینەوە. ئەمنیش ئەو خودایی لە خۆم تۆڕە ناکەم. ئەوە فریشتەک بوو لە بۆ من لە ئاسمانەوە هاتبوو. تکات لێ دەکەم ئەوەی لە نێوانماندا بوو لە بیری بکە. بەڵام یەحیا من زۆر چاوەڕێی تۆم کرد. پێیان وتم لە ئیجە خنکاویت. ئەزانیت هاوسەرەکەشم بە ڕووداوی هاتوچۆم بوو. با لاپەڕێکی تازە هەڵبەینەوە هەردووکمان بریندارین. ڕێحانە تکات لێ دەکەم ڕابردوو لە بیرکە تەواو. تکات لێ دەکەم لێرە بڕۆ. بەڵام یەحیا ئێستا هیچ کەسێک ڕێگر نییە لە بەردەم هاوسەرگیریمان. دیسانەوە توانین لاپەڕێکی نوێ هەڵبەینەوە. من ناتوانم خۆشەویستیش لێر ناتوانم لە دڵم دەربینم. زۆر هەوڵمدا ناتوانم. تکات لێ دەکەم بڕۆ. دەبا کەسە چش نەمان بینی لێرە. بڕۆ. ناتوانم بڕۆم. من چی بکەم؟ تاوانم چییە؟ خۆمە خیانەتم لە تۆ نەکردووە. خەڵک ئەمەی بڵاویان کردەوە وتیان خنکاوە. ڕێحانە من ناتوانم ڕقم لێت بیتەوە. بەڵام ناشتوانم خۆشتم بوین. منوش لێر دەڵێمان بە یەک داوە ناتوانم لە بیری بکەم. تکات لێ دەکەم ئەگەر تۆ ناڕۆی من دەڕۆم. یەحیا تۆ چۆن نەتوانی من لە بیر بکەی؟ من تاوانم چییە ئاخر؟ یەحیا لەگەڵ تۆمە. یەحیا